سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان دیمەنی سوتاندنی سێوە قادر و منداڵەکانی بڵاو دەکاتەوە و دەشڵێت داوانەکە پلان بۆ داڕژراو بووە. بە پێی گرتا ڤیدۆیەکە کە کامێرای چاودێری ماڵێکی دراوسی سێوە تۆماری کردووە. چەند چرکەیەک پاشەوەی کە هاوسەری سێوە ماڵەوە بەجێ دەهێڵێت ئاگر لە ماڵەکە بەرز دەبێتەوە. دواتر دوو ئافرەت کە یەکێکیان با درێژایی شەڕ و پێکدادانەکانی سێوە و هاوسەرەکەی لە نزیک ڕووداوەکە بووە دەشنە سەر ئاگرەکە. لەو کاتەشدا سێوە بە ئاگرەوە دێتە دەرەوە. سۆران عومەر ئاشکرای کرد تۆمارەکان هەم گرتە ڤیدۆی لەلایەن پۆلیسەوە داوا نەکراون و کە سوکاری سێوە خۆیان گرتا ڤیدۆیەکەیان بردووە بۆ پۆلیس و دادوەری لێکۆڵینەوە، بەڵام بەهاند وەرنەگیراون. هاوکات ڕخنەی جددی ئاڕاستی تیمەکانی لێکۆڵینەوەی چەمچەماڵ و سلێمانیش دەکات. قۆناغەکانی لێکۆڵینەوە کە ئەنجام دراوە بەداخەوە زۆر بە کرچ و کاڵی بە جۆرێک کە ئەو لێکۆڵینەوەی لە سەرەتا لە پۆلیس کراوە لە چەمچەماڵ زۆر جێی نیگەرانیە کە لێکۆڵینەوە لەوەها کەیس و تاوانێک بەو جۆرە کراوە. جگەلەوە بەڵگەوتاوانی سلێمانی دوای زیاتر لە 20 ڕۆژ چۆتە شوێنی کارەسات و ڕووداوەکە و راپۆرتەکەی بەڕاستی جێی سەرنجە ئەویژەوەیە کە ئاماژە بەوە دەکا کە هاوسەری سێوان دەستی لەم تاوانانیە کە ئەوە جێی گومانی گەورەیەوە ئیشی بەڵگەوتاوان نییە یەکلایی بکاتەوە چی ئەم تاوانەی ئەنجام داوە. ئیشی ئەوەیە کە لێکۆڵینەوە لە شوێنی ڕووداوەکە و پاشماوەی تاوانەکە بکە و بگا بە هۆکاری ئاگر و ئەوەی کە ڕوویداوە. بەڵام بەداخەوە نەقص زۆرە لەم کەیسا لە کاتێکا کەیسێک و هەمومانی هەژان کە سوکاری سێوەش داوا لە دادگا و دادوەرەکان دەکەن کە دادپەروەری بەجێ بێن و تاوانباران بە سزای خۆیان بگێنن. کاتان لێکم ئەم جارە ئەو تاوانی کە ئەمە ئەنجامی داوە تاوانی وا ئەنجام نەدراوە، تاوانی وا ئەنجام نەدراوە کە باوکێک جگەرگۆشەکانی خۆی و عایلەکەی بسووتێنێ بە دیاریشەوە دانیشێ نەگۆشتیوە. ئەنجا دەعوا لە سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەت و دادوەرە بەڕێزەکان و کۆمەڵگەی مەدەنی و کۆمەڵگەی مافی ژنان پاڵپشتمان بن هەتاکو ئەگا بە حەقی خۆی. کارەساتێکی ئاوا ئەستەمە لەیاد بچێتەوە بە هیچ شتێک، بەڵام ئەوەی کە سوکنایی بەدڵی ئێمە ئەهێنێت دادگاییکردنی تاوانبارە کە تا ئێستا وەکو کەسێکی بێتاوان حیسابی لەگەڵ ئەکرێت. بەداخەوە ئێمە چەندین کەیسمان لەم ماوەیە کەوتە پێشچاو بینیمان کەسەکان بە سزای خۆیان گەیشتون لە کاتێکا بەقەدەر ئێمەش بەڵگەکانیان بەهێز نییە. بەڵاوکردنەوەی ئەم گرتا ڤیدۆیانە لە کاتێکدایە 16 کانون یەکەم ئەم ساڵێکی ڕێک بەسەر سووتانی سێوە و سێ منداڵەکەی تێدەپەڕێت و تا ئێستاش دۆسەکە یەکلا نەکراوەتەوە و تۆمەتباری دۆمیش کا لە گرتە ڤیدۆیەکەدا دەردەکەوێت وەک بێتاوان ئازاد کراوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.